بەڵێزان و خۆشەویستانمان لە بەرنامەکانی ڕابردوو تریشمان دامیشۆ بەردەوام گرنگیمانداوە بە بابەتە وەرزشیەکان و لە نێویشیدا بابەتی شاخەوانی و شاخڕەوی لەم تۆرێماندا باز لە شاخەوانی دەکەین و ئەو کەسانی کە گەشتی شاخەوانی ئەنجام دەدەن و بە تایبەتیتر لەم وەرزەدا کە وەرزی گەرمایەوە لەم نێوەندەشدا باز لە ئەو گەشتە دەکەین کە ئەم شاخەوانانی کە ئەمڕۆ میوانی ئێمەن گەشتێکیان بۆ شاخی دەماوەند ئەنجام داوزانین ئەم گەشتیان چۆن چۆنی بووە و پێویستی ئەو کەرەستۆشتانی کە پێویستیانە چین و هەر کەسێکیش کە بێوێ ئەگەر گەشت بکە بۆ ئەو شاخە ئەمان کۆمەڵێک ڕێنمایان پێشکەشەکەن گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک ئیدریس ماموالی شاخەوان و هەروەها کاک شوان عومەر شاخەوانی خۆ بەخێر بێن زۆر سپاسانەکەین. زۆر سپاس بۆ کەناڵی پێم و سپاس بۆم تەوەرە جوانی کە ئێمەتان بەسەر کردەوە سەرهەردوو چاوان حاڵێبی. کاک ئیدریس ئەگەر سەرەتا بێمە لای بەڕێزتان ئێوە وەک شاخەوانێک تێڕوانینتان چێ بۆ شاخەوانی و ئەزمونتان لەگەڵ شاخەوانی چۆن چۆنی بووە؟ ئەوی ڕاستی بێت ئێمە لە سەرەتای 2014 کە دەستمان بە شاخڕەوی شاخەوانی کردووە هەتا ئەم دەقەیە لە خوای گەورە بەزیابێ بێ دابڕان هەر خەرێکی شاخەوانی و شاخڕەوین سەرەتا لە گۆژۆ دەستمان پێ کردووە ئیسش لە ێزال هەفتانە دوو جار سێ جار بەیانیان وەکو لەگەڵ براو خۆشەویستەکانم هاتچووی شاخی گۆژەکەین بۆ مەبەستی وەرزشکردن گۆژەمە ناو فێرگەی شاخەوانان. کاکشوانەوە بە گروپ ئەڕۆنیان ئەوە تا یعنی هەر خۆتان بەجیاش ئەڕۆنیانەوە تا گروپێکتان دروست کرۆ تایبەت بە خۆتان؟ بەڵێ ئێمە وەکو گروپی شاخەوانی ئاسۆس زۆربەی گەشتەکانمان بە گروپ ئەنجامەدەین بەڕێز مامدریزەوە سەر گروپە ئیتر ئەو شوێنەی حەزمان لێبێ ئەچین هەنێک گەشتیشمان هەیە سەختە گەشتی تایبەتی پێڵێن ئەویان بەکەمترە ڕوین جاری وای بە 4 ئەندام بەشدارەبین جاری وای بە 6 ئەندام زۆربەی ئەو گەشتانەش لە وەرزی زستانایە کاتە هەر لە سەرەتای دروستبوونی ئەم گروپەوە بێکەوە بەڵێ 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 ئەرەوە کاک ئیدریس لەم وەرزی حتمما بە پێی وەرزەکان گەشتەکانی ئێوەش گۆڕانکاری بەسەردا دێت لەم وەرزی گەرمایەدا ئێوە گەشتەکانتان چۆن چۆنیەوە زیاتر ڕوو لە چه شوێنێک دەکەن کە وەرزێکی گەرمایەوە زۆر جار دیمەنی شاخەوانەکەیەوە بینی خەڵک ئیتر پێی خۆشیانی حەزەکە لەگەڵتان ڕازە فەرمی وڵای ئێستا لە ڕاستیە وەرزی گەرمایە زۆربەی گروپە شاخەوانەکان بەعام بڵین باسەکەین زیاتر زوو ڕوو لە منتەقی هەورامان و مەسەر منتەقی باڵەکایەتیەکەن هەورامان و باڵەکایەتی ئەجنای سە بەعام زۆر جەو گەرمە پێویستەکات هەمومان خۆمان لە گەرمای هاوین بپارێزین پێویستەکات بێ دابڕانیش هەمومان هەر وەرزشکەین وەرزە زۆر پێویستە بەڵام پێویستەکات ئەو شوێنانی کە ئێستا مەسەن گونجاون زیاتر بۆ بۆ شاخەوانی و شاخڕەوی زیاتر منتەقی هەورامان و باڵەکایەتیە و ئەم منتەقانی زیاتر زۆر کەزان ینی شاخەوانی ینی خۆیان کۆمەڵی کۆبنە و گەشتەکە من پێم وایە لەوانێمە تووشی شتێک ببن لەبەر چی لەبەرەوەی کە زۆر جار شارەزای ئەو شاخە نەبن ینی ڕێبەرێکی باشیانەیە بۆ نسە ئاماژت بە شاخی هەورامان کردەوەی من شارەزانێ مەبێ بەشێکی زۆری پڕەلەمین زۆر ڕاستە ئەنیێ بێ ئەگەدار بێەوە کەسێکی شارەزە هەبێ ئەمە تا چەند گرنگە زۆر لەگەڵ شاخەوانەکان لەگەڵ ئەوانی کە ڕێبەرێکی باشن گەشتۆی ئەوێ ڕاستی بە گرنگی سەلامەتی لە پێش هەموو شتێکەوەیە زۆربەی هەموو گروپەکان ئەو برا خۆشەویستانی کە وەکو ئێمە گروپیانەیە کە زیاتر ڕۆکەن هەر شوێنێک بەبێ ڕێبەر یا بەبێ کەسێکی شارەزا ناچینێژ منتەقەیەک مەستەقی مەسەن پێنجێن بێت یا باڵەکایەتی بێت یا هەر شوێنێ بڵم ئێستا ئێمەمانە بڵین بەعام 6 ساڵە شاخەوانی و شاخڕەویەکەین شارەزای شوێنەکان بووین بەڵام خواستمانێ بۆ شوێنێکی نوێ بچین تازە بێت شاخەوانێکی ئەو منتەقی برادرمان هەیە لە زاخۆ تا هەورامان هەمووی دۆست و ئەحباب خۆشەویستین جا شاخەوانیش بێ مەقابل ئەومان یەکتریە ناسین ئەوان بێن بۆ لای ئێمە یا بچین بۆ لای ئەوان بێ مەقابل پێکەوە گەشتەکەکەین زیاتر ئێمە بچین بۆ منتەقی ئاکرێ تەمەن شاخەوانەکانی ئاکرێ زیاتر شارەزای شاخانی منتەقەیەن ئێمە کە ڕووکەنە هەورامان هەر بالفعل برادر و دۆستمانەیە زیاتر ئەو خۆشەویستانی لەو منتەقەی هاوڕێمان ئەوان لە خۆمان نابین بۆ شاخانی باشە کاکشوان کاتێک بیر لەواکەیتەوە دەست بکەی بەم جۆرە وەرزشە یاخود بەم شاخڕەویە یاخود جۆرێک بەناوی چالاکی ناوێ بن پێویستە بیر لە چی بکەیتەوە یاخود چۆن خۆ ئامادە بکەیت بۆ ئەزمموی کە خۆتان هەتان بووە؟ بەڵێ سەرەتا پێویستە تۆ سەلامەتی هەڵبژێ ڕێگەیەکی سەلامەت ناکرێتەوە دەدی مامدریز ئاماژەی پێکرد ئەبێ بەبێ ڕێبەر ڕێک بڕۆی بۆ شاخێک پێشتر ئەزمموی خۆ تاقیکەیتەوە بزانی توانای تۆ چەندێکە چووی کۆمەڵی شاغەیە بەڕاستی توانایی شێوێت ناکرێت تۆ بچی دەوێت تووشی کارە ساتێکی بیت و دوایی هەم زیان بە خۆت بگەێنێ هەم بە گروپە گەشت
ڕاستە بەڵێ کاکدریز ئەگەر ئاماژەیە بەو پێداویستیانە بکەین کە خۆشت هەنە پێداویستیتان هێناوە بۆ ستۆدیۆکەمان دەستان خۆش بێن چی پێویستە شاخەوان چی پێداویستێکی پێبێ کاتێکە ڕوو لە شاخی دەکات بۆ لە خینی خۆمانە ئەم وەرزە باسکی لەم وەرزەدا ئەو پێداویستیانە چی بۆ هەموو وەرزەکان باتوم زۆر پێویستە بارمەجێلەتان باتوم زۆر پێویستە هەموو شاخەوانە دوو باتومی پێبێت کۆڵە پشت زۆر پێویستە کۆڵە پشتەوتەمە کۆڵە پشتێکی من گەورە مێناوەینی بڵینگەشتی یەکشەوەی بەڵام کۆڵە پشتێک هەموو شاخوانە پێویستە کۆڵە پشتێکی پێبێت کۆڵە پشتی شاخەوانی جیاوازە کۆڵە پشتی شاخوانی زۆر جیاوازە بەڵێ کۆڵە پشتی شاخەوانی منوێ وەلە کاتی بەرنامەکە زۆر کەمە بەزانێ کۆڵە پشتی شاخەوانی زۆر جیاوازە تامان دوو خۆبەستنەوەی هەیە ئەم پشتەی هەیە بۆ گەرما و بۆ سەرما دەزایات جا تامان گیرفان و شتیشی زۆر جیاوازە ینی بڵین لە ناو دووسێ ئینیە بەس کێشی قورس نییە ینی بۆ شاخەوانێک کاتێ بە شاخێکی زۆرە ئاخر ئێستا شوێن تا شوێن فەرقی ئێستا بمانێ شەمانەوەی پیرەمەگرونکەی لە هاوینە ئێستا لە حالیان بەلایانی کەمەوە لە 12 دەبە ئاو کەمتری ناوێ عین چەند لیتری ئاو زۆر دەوێت ئێستا بەعام لە هاوینە زۆربەی ئەو شاخوانە کەمتر ڕۆکەنە چیای پیرەمەگرون زیاتر گەشتەکانمان بەعام لە بەهارە و لە پاییزە و لەستانایە بەڵام تەمە هەستا هەر فەسڵە و کەرەسی خۆی جیاوازە ئێستا لەستانە ئەبێ کەچی بۆ پیرەمەگرون بۆ نمرە باسی پیرەمەگرون مەکەین کە بەعام شاخەوانەکان زوو لە پیرەمەگرون مەکەن بەنسبەت ئێمەوانەوە هەموو شاخێکمان بینێ بەذاتی پیرەمەگرون باسەکەین ئەبێ قەمسەڵی پەڕی پێبێت ئەبێ لەستانە بڵین پێڵای باشی پێبێت کە پێڵاوەکە بێ ئەو دانەیەات بەڕاستی مادی بڵین شێوەکان سەلەمون بێ یا مەسەر مامود بێ پێڵایکی باشی بێت اینجا بێ لەستانە هەموو شاخەوانێکە ڕۆشت لە کاتی بەفرکە باری بوو کە بەفڕق بێت بێ کرامپۆن بەکار بێنێت ئەمە گیتەری شاخەوانیە بڵین پوزەوانی پێڵێن ئەمە زۆر پێویستە زۆر گرنگە اینجا قوڵینگیش هەر زۆر پێویستە قوڵینگی پێبێ بۆ کاتی خوا نەخواستە بەفر خزان بێ یاڵین ئەمە قوڵینگی پێڵێن زۆر پێویستە زۆربەی عینەکی تۆفان هەم زۆر پێداویستیە ئەجا حەبلی هەر پێویستە کڵاوی سەلامەتی هەموو شتەکان زۆر پێدا منەوە بڵین شتێکی کەم هێناوە کەرەستەکان ئەوە کەم ئارەوەڵا ئەجنا بە هەموو شاخەوانێک کە لەستانە بمانێ شەومانەوەکەین چەندی جالەکە حاجی و لەگە برادرانێکە شەومانەوەمان کرد لە پیرەمەگوم یان لە هەڵگورد بەلایانی کە بۆ جانتەکەمان لە 20 کیلۆ کەم 20 کەمەکەی بۆ کێشەکەی تا 25 کیلۆ وەزنمان پێ بووە جا تەمەن لە دەستانە 4 ساعت 5 ساعت بەلایانی کەمەوە بە پێی ئەڕۆین بەڵیتە پەلەپەلیتیان نیست بەسابقەیتیان نیە بڵێن شاخەوانی و شاخڕەوی کاکشوان کە ئێوە گەشتەکەن ینی زۆرێک ئەمە بۆ خەڵکی گرنگە بۆ بەشێکی زۆر لە شاخەوانەکان دڵنیام لەوەی کە شاخەوانەکان هەمیشە بەردەوام پارێزەری ژینگەن تا چەند گرنگە خەڵکی دیکە شاخەوان پارێزەری ئەو شاخ و کێ و سروشتە جوانە بن کە ڕووی تێدەکەن بەڵێ ئەوە زۆر گرنگە ئێمە وەکو خۆمان هەموو ئەو شتانی کە بەکارین لە دەبەی ئاو لە قاغەزی پسکی لە قاغەزی نەستەلە هەموو شتەکان لەگە خۆمانە کۆکەین و لەسەر شاخە هیچ شتێ لێ بەجێ نایڵین و بەدەر لەوە شتێک بەرچاوی ئێمەکەیە کە بزانین مادەی پلاستیکی چووی مادەی پلاستیکی زۆرە مێنێتەوە لە ژینگەیە و ژینگە زۆر پیسەکە لەگەڵ دەستی خۆمانەیە نەخوارە و لە شوێنی خۆیان فڕێدی دەستان خۆش وڵا من حەزەکەم پرسیاری ئەو بکەم کە ئەم گەشتی دەماوەندە کە ئەنجامتاندا چۆن بوو ئایا بەرزەکەی بۆ ئێوە ئەمە یەکەم پێوانە بوو یاخۆدەوە تا گەشتی لەم شێوانتان ئەنجام داوە ئێوە ڕاستی بێ من سەرەتا 2019 بوو گەشتی دەماوانم کرد لەگەڵ دوو برای خۆشەویستی کەم بوو برادێکی خۆشەویستمانەیە کاک مامۆستا محەممەد ئابۆینەوە خەڵکی بۆکانە شاخوانێکی بەتوانایە یەکەم جار 2019 ئەو ڕێبەری کردیم بۆ شاخی دەماوەند یەکەم جار چوینە سەبەلانمان کرد لە هینی پارێزگای ئەردەبیلە دواتر گەڕێنەوە لە مای 7 ڕۆژە لە مای 5 ڕۆژە توانیمان دەماوەند کەین و سەبەلانکەین دووەم جار کە تەمەن ئەو ڕێبەری کردین یەکەم جارم بوو 2019 کەشین بۆ دەماوەند بەڕاستی هەر بەناوی دەماوەند هەموو شاخەوانەکان عاشقی سروشتین بەتایبەتی ئەو شاخ بەرزەکان بەئاوەت و ئاماژێک هەموو شاخوانە بگاتەوە شوێنە 2019 بوو کەچین بۆ دەماوەند بەڕاستی حەزەکەم بۆم بکرێ و بۆم بگونجی حەزەکەم هەموو ساڵ دەمان ببینمەوە بەس بەداخەوە پار لەگەڵ ئەم کاک حاجی خۆشەویستم پار 28 حەوت بوو چوین بۆ دەماوەند دووبارە بەبێ ڕێبەر چوین دەماوەند و شارەزا بووین لەخوا بەزیابێ اینجا چوین بۆ دەماوەند لەسەر و کەشوهەوا زۆر ناجیگیر بوو ئێمەش
کاتمان بەدەستەوە نەبوو بەڕاستی کەشواواکە زۆر نەبوو جوابوو لە کتوپڕ کەشەوەی دەمان گۆڕا ینی قەنەعەت پێکەوە پیاوە ئازانەیە هەمووی وازم 20 دقەیەک چارێکێکی نەما بوو بگەینە سەر لووتکە ئیتر حسابکە چەند شەو چەند ڕۆژ بەڕێگاوە بووین دوو شەو لە کەممانێتەوە چوین بۆ دەمان 20 دقەیەکمە لەبەر گیانی سەلامەتی خۆمان ناچار بووین گەشتەکەمان کاسڵکە گەڕینەوە. بۆچی ینی چی بوو لە چه وەرزێکا بۆکان چی بوو لە مانگی حوتا و 28 حوت بوو بەس تەمەن شاخە بەرزەکان بەعام ئەرارات لە تووشیان من چوو مەدەماوانیش ئەمن بم گەشتە سێم جارە چم بەس لەبەر سەلامەتی خۆمان ئەبێ سەلامەتی هەڵبژێری بەڕاستی خوانە خۆسە ناوێت بیتەوەی کە لە دەزانی شاخەوانی یاخۆت یا هاوڕێکت لەبەر سەلامەتی خۆمان گەشتەکەمان کاسڵکە گەڕینەوە کەشەوە تێکچوو هەم تەم بوو هەم بەفری ژەباری. ئەمەی ئەم جاریان چۆن بوو؟ ئەم گەشتی ئەم جارەمان کە ڕێکمان خست برا ئەو کاکتوانی کە وعدەوە بەم لەگەڵمان بێ بەداخەوە دایکی ناستاق بوو خی گەورە شوای بمێرێ ئەویشمان لەگەڵا بوو دۆم ڕۆژ جەژن بڕیامانە کە بچین بۆ دەماوەند برا خۆشەویستی کەشمان لەگەڵا بوو کاگەرای مەلازادە شاخەوانێکی بەتوانەی کۆیە لێرە ڕێز و حرمەتم بۆ کاک ئارام و بۆ تەوای ئەو شاخەوان بەڕێزانەی کە لەگەڵمان هاو سەفەرمان بوون بۆ دەماوەند سپاسانەکەم ئەوشمان لەگەڵا بوو ئێمە بڕیامانە بچین بۆ دەماوەند تقریبا گەشتەکە 4 ڕۆژی پێچوو دوو ڕۆژ یەکەم ڕۆژ هەر بەڕێگاوە بووین تا بەیانەکەی دوم ڕۆژی کەشت لە گەڕانەوە بووین ئەنی دوو ڕۆژ لەناو سارا بووین دوو ڕۆژی لە شاخاوی دوو ڕۆژ لە سروشتا بووین یەکەم ڕۆژ کەچیتە پلور پێڵن کەمپیەک لەوێ خۆ دەناسیێنی وەکو عێراقی گۆگو شاخەوانێک جیازی لێوەرەگرن کە مەسەلەن جلوبەرگی کەرەسەی شاخەوانی پێەیە هەوێکی بۆکەن کارتێکە بۆکەن لە ڕقەمێکی تەلەفۆنی خوان دێنێ خوان نەخواستە بۆت حاڵەتێکی نەخوازراو لەسەر شاق ڕووبات تۆتوانی بۆ ژمارە تەلەفۆنە پەیوەندی بکەی بەبێ سیمکارت بەبێ وحدە ئەڕات ئەوە هینێکی فراگوزاری فدراسیۆنی شاخەوانی هەم سەلیبی ئەحمەرە ئاین پێویستە لەم کەناڵە خۆشەویستی جەنابتانەوە بۆ خوشک و برانی کە بەتەمارن بەنیازن لەم ماوەیە گەشتی دەمانکەن پێویستە هەموو کەسێک بچێتە فدراسیۆنی شاخەوانی ئێران لە پلور لە کەمپیەک خۆی بناسێنەوە وەکو شاخەوانێک هەموو کوردێک وەکو عێراقی تەبەنەوەی عێراقی ئاین پێویستەکە لێ خۆت بناسێنی خوا نەخواستە لەسەر شاخ دەمان گاڵتی پێ ناکە وڵاتی شکەیە وڵاتی خۆت نییە پێویستەکە ئەگە خوا نەخوا شتێک ڕووبات تۆ بۆ تەلەفۆنی بڵێ بۆ ئەو هەم بۆ ڕووی نەحی ئەمنیەوە هەم بۆ لەبەر سەلامەتی گیانی خۆشت پێویستە بە ئینسان خۆت بناسێنی اینجا عەزم بیرم چوو پێتان بڵم کە خۆت بناسێن لە فدراسیۆن هەموو شاخەوانێک لە ئەوروپاوە کە دێت دەچێت بۆ دەماوەند هەموو شاخوانێک 50 دۆلاری لێ وەردەگرن 50 دۆلارەکە بۆیە کە تۆ مەسەلەن داخڵی وڵاتە بوویت اینجا بەڕەسمی چوویتە وڵاتەوە اینجا ڕسمی جوازەکە دەگرێت کاتێکە بۆ بەسەر شاق یەکەم ڕۆژ کار لە پلور سەرەکەویت ئەچی بۆ کەمپی دوو لە کەمپی دوو لەوێ ئەم کەرەستۆشتانی کە پێێتە بەعام ئەوە کەمە بڵێن زیاتر شتی کە پێ بڵێن بە خواردن و بە مەنجەڵ و بە قۆری و بە هەندێک کەرەسی گۆرەوی و مەسەن دەستکێش و شتیگۆ پێ زۆر ساردە لە مانگی بڕان پێکە بە من دوو دەستکێشم پێ بووە تقریبا دوم ڕۆژش دوو حوتەکە دوو حوت یعنی زۆر سارد بوو یعنی لانێ لە ڤیدۆکانە بینیتان جەوێکی زۆر ساردی بوو زۆر باکی بێزیێ بوو شەوەکە ناقص بوو ناقص دەبوو بەڵێ فەرموو کاکشوان ئەو تامو چێژە ئەو جیاوازیت چییە کە مەسەن ئەو گەشتەکەی بۆ شاخێکی لەو شێوازە وەکاکی دیزیش ئاماژەی پێکرد لەوانە بەشێکی زۆر لە شاخەوانانی ئەوروپاش هەرگەشتکەن بۆ ئەم جۆرە شاخانە ئارارات بێ دەماوەند بێ جیاوازەکەی چیە مەسەن لەگەڵ شاخەکانی کوردستاندا دوایی کەێنەوە پێدوانیە کە ئەم شاخانی خۆمان زۆر ئاسانترە بێتەوە بۆتان گەشتی ئێرە زۆر ئاسانترە بەڵێ قسەکە تەواوە کە سەرەتا سەرەکەویت بڵین لە کەمپی سێ مێنیتەوە لەوێ ئیتر هەموو خزمەتگوزاری چی لێیە ئاشنابی بە کۆمەڵی شاخەوان کە کۆمەڵی خەڵکی رووسایە بەریتانی لێیە ئەڵمانی لێیە ئیسپانی لێیە بە نسبەت خۆمان و ئێمە چاوان بەو کۆمەڵە شاخەوانە نەکەو بەدەر لە خەڵکی ئێران و لە عێراقی دوایەوەجا کە سەر ئەکەویت قورسە شاخەکە بەڕاستی قورسە بەس کە ئەی بڕیت و دەیتە خوارەوە ئیتر هەبووی پێشوازی لێکە کە تۆ شاخەکە و بڕیوە بەڕاستی هەستێکی زۆر خۆشەیە هەمووی باوشە پیاکە پیرۆزبایی لێکە چەند کاتی ئەوێ کاکشوان بەڵێ لە کەمپی ئێمە لە کەمپی سێوە کە سەرکەوتین بۆ لووتکە 6 سعات 1 و 4 سەرکەوتین تقریبا 9 بەیانی گەشتین بۆ یەک بۆ شەو بەڵێ 6 ساعت 7 ساعت خانێ بەلانی کەمەوە هەڵبژاردن قورس نییە بۆ شاخەوانێک بەشەوە بڕوە هەرە بێ شەو هەڵبژێری لەبەرەوەی بە ڕۆژ ناتوانانی بیبڕی
شەر نییە سعاتێک عفو کاکشوان قسەی فەرموو زۆربەی شاخەوانەکان بەعام سعات 2 هەڵە بچێنن سعات 3 هەڵە بچێنن بەڵام ئێمەمانان کە ڕۆشتوین مەسەڵەن پێویستەکە هەموو شاخەوانێک شەوێک لەکەم پیسێ بمێنێتەوە یعنی کە تۆ ئێوارە یەکەم ڕۆژ کاچی لەکەم 6 ئێوارە دەگەیت یا 5 ئێوارە دەگەیت ئەو شەوە تەمەن لەبەری کە تۆ ئێوە بۆ گردیە یعنی ئێمەش بەعام شاخانی کوردستان تا 3600مانەیە شاخی هەڵگوردە پێویستەکە لەوێ بەسەن تا لەگەڵ جەوەکە ڕایت هەتاکو مەسەرەن جەوەکە ڕای توش تۆ شارەزاک پێیاکەی مەسەرەن ئیسراحەتێکی باشی بۆکەیشکە تۆ ڕۆژە پێشەوە 4 ساعت لە کەمپی 2 تا کەمپی 3 4 ساعت بە پێ بڕیت پێویستەکە شەوی دوم بمێنیتەوە شەوی دوم کەمایتەوە ئیسراحەتێکی باشی لێکرد کۆڵێکی بچووک حازرەکەیت ئەو پێداویستانی کە پێویستە وەکو میوەیەک یا مەسەرەن وەکو دەستکێش یا 1-2 قوتو مەسەرەن شەربەت کەمێک ئاو سێ دە بە چوار دەبە ئەوە پێ بێت اینجا بە دەستکێش و بە پێڵاو بەشتی باشەوە لەگە برادەکە دەست معیدێکدانێک کاتی شەو دکاری دەچوویتان یەکی شەو بێت 2 شەو بێت 3 شەوی بەڵامی تر ئاخر ئەو شاخوانی کە بەعام لێ ئەمێنەوە سعات 3 تێناپەڕێت چکە بەڕاستی تۆ حساب بکە 6 ساعت 7 ساعت بەلای کەمەوە خایانێت ئێ تۆ ئەگە بانی هەستی حوتی بانی سەرکەویت بۆ سعات یەکی دووش نیوڕۆگەی دوونی یاسای فدراسیۆنی شاخەوانی ئێرانە پێیان وتیان ئەگە 10 دقەی مابێ بۆ 2 نیوڕۆ نابێ ئەبێ بگەڕێنەوە یعنی ئیلا پێویست دەکات لەبەری کە ئەبێ زوو بڕۆی یعنی زوو گەشتەکەی خۆت ئەنجام بیت چەند سعاتێک بەلایەتی سەر ڕۆیت چۆ تاکوی دنیا ڕووناکە دنیا ڕووناک بۆ سعات 5-4 دنیا ڕووناکە بێتەوە 2 ساعت 3 ساعتی مێنە بۆ بەلای کەمەوە سعات 7 ساعت 8 بەیانی ئەگەیتە لووتکە ئیتر دوای وشانی بڵێن چەند وێنەیەک و چەند ڤیدیۆیەک و سعاتێک پێچێت ساعتێکی پێچێت کە شوەوەی تێگەچێت دەماوەن دایمەن تەم و بڵێن هەورە و جێ بەفرەبارێ و بەڵێ ناجێگیری ساق کەشێکی زۆر ناجێگیری یعنی پێویست دەکات شاخەوان ئەوەی کە گەشتە لووتکە سوژدەیشی شکر بێت و مەسەن چەند ڕسمێ بگرێت و بەپەلە ببێتە خۆی ڕاستەکەی دیمەنەکانە دیارە ئەو زەویە نەفەسەیە ئەمە بەڵە گۆگردەوە ئەو گۆگرتێ و گۆگردە بۆنی هێرکەیات هێرکە پێزارکە نەبوو گیان وڵی ئێمەمانە تەمە ڕاتوین بەڵام زۆربەی کەس زۆربەی شاخوانەکان بڵین دڵان تێکەڵی ئەڕشێنەوە پێویستەکان مەسەن پێشەوە خۆتی بە ئامادەکەی بەڕاستی ئەو گۆگردە ینی ئەو هینەژەر ئەو تەمە بی بەفروهین نییە نەی بی بەفر نییە ئەوی گۆگردەکەیە ئەو گۆگرتەکان لە چەندەیەکۆ بڵێن هەڵە قوڵێ لە بن شاخە دێتەرە ئەو گۆگردە بۆنی هێرکەی لێ ئەگەر بۆنی خاوی دەدێت کاکشوان بێجگەر لەو گەشتە و لەو چێژەی کە بۆم نە شاخەوانێکی بینێ بەڕاستی دیمەنێک و سروشتێکی زۆر جوانی هەیە لەوانە بۆم نە ڕەنگە دەماوەندێکێک بووە لەو گەشتانە بەڵام کامیان زۆر زۆر سەرنجڕاکێش بوو یاخود ئەو دیمەنانەی کە قەت بیرت ناچێتەوە ئەو گەشتانی کە ئەنجامتانناوە بەڵێ ئەو دیمەنانەی کە لە بیرمان ناچێتەوە بەڕاستی ئەو بۆنی ئەو بۆ گردەیە ئەو یانی شتێکی جیاوازە بۆ ئێمە لێرە شتێکی وامان نەبینیوە کاچتە سەرەوە تووشی ئەو نابیت ئەو دیمە نبینی ئەو بۆنی بۆ گرد و ئەو هەڵاوە لەو ئەرزە دێتە دەرەوانی هەوا هەستەکە ئێمە بورکانێکی چالاکە لە ژێرەوە دیمەنێکم بینی هەموو هەورەکە بەمزانم ئەوە لە بەردەمتان هەشتی بڵێ ئەوە لە کەمپی سێ بوو ئێواران وای لێ دێت ئیتر تۆ ئەکەویتە پشت 2 طبقە هەورەوە بەڵێ 2 طبقە هەور لەعنی لە خوارتەوەیە کە تۆ دیتە خوارەوە لە خوارەوە ئێمە ڕۆژی دووەم کە دابەزیتین لە کەمپی سێ لەسەرەوە هەور بوو هەورەکە بڵین لە خوار خۆمانە بوو کە دابەزیتینە خوارەوە لە خوارەوە تەم و مژ و ئیتر وا هەستەکرای وردە و لە خەری و باران دەسی پێکرد باران نەباری سروشتی تر یان بۆ نمونە شوێن هەبووە بۆ منە ئاوی لێ بێتە دەرەوەیان بۆ منە ئەو ناوچەیەتان هەمووی لێ دیار بوو بێ قەت ڤیدیۆ و وێنەکانی ئاهاتان هەبووە ینی زۆر دەنگدانەوەی هەبوو بێ بەڵێ لای خۆمان لە شای خۆماشتی وا ڕووینەوە بەڵام لەوەیە کە لەسەرەوە بیت ینی هەموو ناوچەکە بە بەرتەواوەتی لە بەردەستی توایە لە هەچ لایەکی لە هەچ گۆشەیەکی شاخەوە سەیریکەی هەموو سروشتەکە بە تەواوەتی لە تۆ دیارە چ مەرحەلەیەکیانە کە سەرکەوتن بە شاخەکەیە لە چ قۆناغێکە سۆر سەختی تان بینی ینی ناڕەحەت بوو بەلاتانەوە بەڵێ بە نیسبەتەوە چونکی لێرە لە کوردستانی خۆمان و لە عێراق بەرزترین شاخمان هەڵگوردە 3600 مترە ئێمە کە لە 3600 داخلی 4000 بین بۆ 4200 لە کەمپی سێ زۆر ناڕەحەتە لەبەرەوەی کەشەوەکە گۆڕێت ئەو ئۆکسجینە هەمیسان کەمە بێتەوە بە نیسبەتەوەی کە یەکەم جارە بیبینین تۆزێ سەری جێژە خوات و دڵە بەیەکا دێ باشە ئەو مەترسیانە چیەکە بۆ سەر ڕەنگە گیانی شاخەوانێک هەبێ بۆ منە چوزانم ئاژەڵێکی کێویە ڕەنگە کەوتنە خوارەوە بێت بریندار بوون بێ زۆر جار لە شوێنێکا گیر بخۆن پێویستان بە یارمەتی بێ شێوازی مانەوەتان یعنی ئەمانە تا چنێگرن وڵی ئەوی ڕاستی بێت لە هەموو شاخ مەترسیدارە ئەوەی کە هەڵمان بژێت ڕاستی مەترسیدارە بەڵام ئەمەیسان
دایما پێویستەکە کە کەسێکمان کەچین بۆ شاخ پێویستەکە لە 3 کەس کەمتر نەبیت. چ 3 کەس زۆر پێویستە لە 3 کەس کەمتر نەبیت، گرنگە لە 3 کەس کەمتر نەبیت. بەڵام جا ئێمە سەرکێشیەکەین کاکەشوانە یارەکە برادەیەکە منە 2-2 چین. بەڵام ئێمە زیاتر ینی متمانە بەخۆبوونمان هەیە لە خوا بەزیابێ و دومی شاخانی کوردستانەکە 2-2 بێژین. بەڵام وەکو عەرزم کردی دەماوان 5600 مەتر 5610 مەتر لە ئاستی ڕووی دەریاو بەرزە لە ناوچەی ڕۆژهەڵاتی یەکەم شاخە. هەم بە شاخی گۆگردی ناسراوە هەم بەڕاستی دەماوان کاتی پێ ناکە لە شاخوانەکانی کە برادرمان هەیە بەسەر لە فەیسبوک ڕەفیقمان وڵاتەکان کە ڕسمی دەماوانی بینیوە بینین کەڵ دەمانی بینیوە سە ئۆکەی بۆ گاین دەماوان گاڵتی پێ ناکرێت بەڕاستی. من 2021 بوو سپاس بۆ خۆی گەورەخوا دەرفەتی پێیان چوومە شاخی ئەرەرات پێڵە شاخی ئاگرین ئەو 5130 مەتر بەسە 5130 مەتر بەرزە ئەویش بەڕاستی ئەراتی گاڵتی پێ ناکە ئێستا حالیان مەوسومی شاخی ئەرەراتە لە تورکیا و مەوسومی شاخی دەمانە لە ئێران. زۆر باشە کاکی دریز ئێوە گەر کەسانێکە بن سپۆرت سەری تام کات یان پشتگیری تام کات بۆ ئەم جۆرە گەشتانەکە ئەنجام بدەن تا چەند کاریگەری بێت تا چەند دەبێتەوەی کە شاخەوان بەرچاوڕوونی زیاتر بێ زیاتر بتوانێت شارەزای زۆرە شوێنەکانی دیکە بێ خۆمەش بەدەنیە لە زۆر لەو چالاکی و وەرشانێکە ئەنجام بدرێت. وڵی ڕاستی بێ خەونی هەموو خەونی من و خەونی هەموو شاخەوانێکە کە هەموو شاخە بەرزەکە ببینین بەتایبەتی دراوسەکانیان بەسەن بەتایبەتی تری ئەڤەرێست محقەنە من پێ ناشارمەوە چەندی شاخەوانی بەتوانە لێمە هاوڕێ خۆشەویستمانەیە لە گروپە جیاجاکان چ لە سلێمانی چ لە هەولێر چ لە تۆڕی شاخەوانی کوردستان چ لە فدراسیۆنی شاخەوانی ئاوات و ئاماژمانەیە بگەین بە لوتکەی ئەڤەرێست بەڵام بەداخەوە پارێکی زۆرێ وەکو باسەکەن 2 دەفتەرونیەوێت ئەوەی بەڕاستی بە سپۆنسەر نەبێ ناکرێت بەداخەوە ئێمەش داوا لەم کەناڵە بەڕاستی جەنابتانەوە داوا لە حکوومەتی هەرێم و داوا لە فدراسیۆنی شاخەوانی و داوا لە تۆڕی شاخەوانی کوردستانەکەین لە بەرنامەی داهاتووە هەوڵێکمان بۆ بن بۆ ئەو شاخەوانی چەندی شاخەوان چ لە کوردستان ئەگەر بەوکو پەنجەی دەستی جار بێ بگەین بە ئاوات و ئامانجی خۆمان بۆ جارێکی بگەینە ئەڤەرێست ئینشاڵڵا. شاخەوانی کوردەیە گەشت بێتە ئەوێ شاخەوان لە کوردستانی عێراق نییە بەس لە ئێرانە بەڵە زۆرە لە کوردستانی عێراق تاسە نەبوو وەکو عەرزم کرد یەکەم کاتی زۆرەوێت مانگێک بۆ 3 مانگیە بەلەنکەمەوە دومی ژۆک و باسێکەن 2 دەفەرونی ئەوێت بەڕاستی 2 دەفرۆنیش بۆ ئێمەمانان زۆرە بۆ حەقەنە هەم کاتەکەی زۆرە هەم پارەکەی زۆرە بەڵام بەڕێبەڕێی من ئەگەر یعنی یارمەتی دەرێکمانە بێت سپۆنسەرێکمانە بێت ئیسان خولیای بێ ئەتوانی مەسەن کاتی بۆ دانیت و ئینشەڵا بۆ جارێکیش بێ ئەڤەرێست ببینی ئینشەڵا. کاکشوان دواوتە چییە لە هەردووتانەمە ئەپرسم دوهامین ڕێنماییتان چییە بۆ ئەو کەسانێک کە لەوانەیە دیمەنەکان ڕسمەکان و ئەم بەرنامەیەیان بینی بێ پێیان خۆش بێ گەشت بکەن بۆ دەماوەن پێت باشە چۆن خۆیان ئامادە بکەن؟ بەڵێ وەڵا بەبێ ڕێبەر گەشت نەکەن ئەوە خاڵێکی سەرەکیە چوشی ئەو شاخێکی بڵین هی کوردستانی نییە شاخێکی خارجیە بێ ڕێبەر گەشت نەکەن وە هەموو کەرەستەیەکیان پێ بێت و لەوێش ئینکاری دەور نبینی ینی تۆ کە زانیتە تەندروستی تێکچوو ناکرێ بڵێ بن هەرچە چووکی خۆمان نەفەرمان لەگەڵا بوو تەندروستی تێکچوو لێ فیدراسیۆن نردیەوە خوارەوە ئینکاری لەگەڵ و شاخیان ناکرێت لەبەر شاخیشی گۆگردی و ئۆکسجین کەمە بێتەوە ئەوە خاڵی سەرشیە و دەستخۆشیتان لێکم و زۆر سپاسانەکەم بۆ بەرنامەکە ئازێتان شێشە دەستان خۆش بێ. لەم بەرنامە جوانەوە لە کۆتایی بەرنامەکە تا سپاس بۆ جەنابتان خۆشحاڵ بووین لە کەناڵی پێم ئەم دەرفەتەمان هەبوو ئەو خوشک و برانی کە بەنیازن لە داهاتووە لە ئێستەوە کە بەنیازی شاخی دەماوانن پێویستەکات پێش گەشتی دەماوان گەشتێکی هەڵگورتکەن چون هەڵگورت بەستنی شاخە لە کوردستانی عێراقا ئەویش بەڕاستی زۆر پێویستەوە دومی پێویستە بەڵێ پێویستەکە لەمە ئەم 2 هەفتەیە مەسەن کابرا هەر کەسە بوێتی پێش گەشتەکە مانگێک یا 2 هەفتە بە پێی مەجال ڕۆژانە تەمرین بکە یەکەم شاخڕێی بکات دوم مەلە بکە یا پاسی سواری بکات زۆر پێویستەکە ئینسان ئامادەکاریی بۆ بکات چوەیسەکە تۆ ئامادەکاری هەبوو ئەتوانی دومیش لە دەماوان پەلەپەلیتیانیە پێویست دەکات بە 6 ساعت سەرمەکەەوە بە حەوت سەرکەوە بە حەوت سەرکە باش سەرکەوە بەس مویمێ بگەیتە ئامانج و ئاواتی خۆی ئینشەڵڵا. باشە کە پەیامەکانتان گەیان ئەڵێ خوشکان و برایان ئێمە بەڕاستی ئافرەتمان هەیە کە و خولیایی هەبیان توانی ویانە بەڵێ ئێستا ئەوی ڕاستی بێ سپاس بۆ ئەو پرسیارە زۆر جوان بوو
حاليا تۆڕی شاخەوانی من عفو ئابووە یەکەم جار خۆشم بناسە من ڕاست تام دقەیە سەرپەرشەری گروپی شاخەوانی ئاسۆسم بەڵام ئەندامی ئەنجومەنی تۆڕی شاخەوانی کوردستانیشم ئەم تۆڕە ساڵێکە دروست بوو ساڵە کەمترە دروست بووین بەڵام سوپاس بەخوای گەورە 50 گروپێکمان لە خۆمان کۆگرێتەوە ئیشەڵا 26 مانگ تۆڕی شاخەوانی کوردستان 30 شاخەوان کە خوان ناونووس کردووە خۆش چەند 4-5 بەلایکەمە 5-6 خوشکیتیایە بەڵ ئافرەتن کە خوان دهین کردووە لەگەڵ براکانەنە بەنیازن وەک تۆڕی شاخەوانی کوردستان سەردانی شاخی دەماوانکەن بۆ یەکەم جار ئەو خوشکانە وەزم پەیمانخان نەبێت دوم جارتی دادەبەهار و فیان خانوانە یەکەم جار لەسەرکەون هیوای سەلامەتیان بۆکەم ئینشاءالله. کاک ئیدریس بە کورتی زۆر بە کورتی پێداویستیەکان چیەگە بۆ دەماوەند بجیاواز لە شاخانی دیکە و پێداویستیانە و کۆڵ پشتەی وەزنەکەی چەندێک بێت چی پێویستە بیبا لەگەڵ خۆی چەند خواردن بەرێ ئەوە ڕاستی بێت لەم کاتەیە قوڵینگ و کرامپۆن و گیتەر پێویست نییە چێتەوە بەناو بەفرە ناڕێت بەڵام بیودی بەفرە بەس بەناو بەفرە ناڕێت خەمسەڵی پڕ زۆر پێویستە دەستکێشی باش زۆر پێویستە ئەوە گرنگە باتوم زۆر تەمان پێویستە چیسەخە و لەگەڵ بڵین جانتای یەکشەوە و جانتای کۆڵی بچووکی زۆر پێویستە ئەوانە زۆر پێویستن کیسەخەوی پازم کردی کیسەخەوە خێمە زۆر پێویستە شتانە شتە سەرەتایەکان. زۆر سپاس بۆ هەردوو بەڕێز کاک ئیدریس و کاک شوان کە لەم تەورەیە لەگەڵمانە بوون زۆر بەخێر بێن جەنابتان لە کاتمان گرتن سپاس بە ئێوەی خۆش بێ سەرکەوتوو بن ئینشاءالله.